چی و کڕیە بۆ جێژنەوە ساڵ چۆن خۆ ئامادە کردووە؟ والله خۆ ئامادەکردین ڕەمەزان بەرەو کۆتاییەچێت نۆک و خۆم بە پێی دارایی خۆم سەری قەلم کڕیوە بۆ جەژن سەرەکەی کە کامێرەکە بۆچی دە بە سەرەکەی بەتەنیا؟ لاشەکەی بۆ خەڵکانی تر کەوا تۆ ساڵە دەوڵەمەند و هەیە نەشکو لەخوا بەزیابێ سەرەکەشی بە ئەوان کە نایخۆن ئێمە یخۆین. ئێمە لە دوکانەکە سەرەکەی بۆ ئەوانی تر نایکڕن تۆ ئەمەت کۆ کردێتەوە؟ بەڵێ ئەمە هەرزانترمە کیلۆ بە 1000 نارە ئەمانە کڕیەوە بۆ خواردن بە چۆنێک کیلۆی؟ کیلۆ بە 1000 نارە کیلۆی بە 1000 چۆنێکە؟ تقریبا 4 کیلۆیە 4000 جەژن بەزەمە بەکارێنن؟ بەدەو بەکارێنم جەژنە ئامادەیەکەن پێشتر کردوتانە؟ بن خێزان لە ماڵۆی بە پارێمێزی پرۆزیێنە پاکوتەمیسیەکە ڕایەکی تر ئەو کاتێ بەکەڵ خواردنیە بەڵێرە وڵا ئیشاڵڵا ترت کڕیەوە بۆ جەژن جگەلەوە؟ والله تقریبا کیلۆ جگە چیم کڕیەوە بۆ جەژن والحەزڵ ئیمکاناتەکان لاوازە بڵێن ناکوڕزێنە